ولی تماشاوانین هجا پرسا پنا بران کوچ بران بویا پرسک نابن توی طایبتی جی پرسکریک کمزن دی سیاستا نافخیو درویا ترکیه ده گریدایی به ولاتین اندامین یکیتی اوروپا رگو زیده بارین پنا بران دخوازن خود بگینن اوروپایی سروکی رخصنا کوچبریه یه ترکیه متین چوراباتر جه انقره میوانی من سلاف بوده بری چوراباتر دست پی که دخوازم بزنم گلو پرسا پرسا پنابران نها پرسک yani çava dinavbeyna Türkiye u yekîtiya Avrupa de bi taybet jî Yunanistan ku welatek endamê yekîtiya Avrupa û hevsînorê Tirkiyeyê. Belê temaşvanên hêşa yani serokê rêxistina koç û penaberiyê Metin Çorabatir mêvanê me ye. Birêz Çorabatir pirsa min ew bû pirsa penaberan gelo pirsek çawa bandorê li pêwendiyên di navbêna Tirkiye û Yekîtiya Ewropa taybet jî welatê hevsînor Yunanistanê dike. بەڵێ پەیوەندیەکانی نێوان تورکیا و یەکێتی ئەوروپای یەکێک لەو خاڵە هەرە گرنگانەی کە لە نێوانیاندا هەیە تایبەتە بە پرسی کۆچبەران و پەنابەری چەندین ساڵە بە تایبەتی 4-5 ساڵی لە 4-5 ساڵی ڕابردوودا چەندین پرسی جیاواز هەبووە بەڵام هەردوو لا نەیانتوانیوە لە پەیوەندیەکانیدا بەرەو پێشچوونێک تۆمار بکەن هەر لەو چوارچێوەیەشدا واتە پەنابەری و کۆچبەری دەبێت بووەتە هۆی ئەوەی کە بە شێوەیەکی بەردەوام دیالۆگ لە نێوان تورکیا و نەتەوەی گرتوەکاندا هەیە واتە دەتوانین بڵێن هاریکاری هەیە و چەندجارێکیش ڕەخنەی جیاواز هەبووە لەلایەن تورکیا بۆ یەکێتی ئەوروپا و بە پێچەوانەشەوە یەکێتی ئەوروپا دەیەوێت سیستەمی خۆپاراستنی لە کۆچبەران لە تورکیا پتەو بکرێت و بۆ ئەم مەبەستەش هاوکاری دارایی بۆ تورکیای ناردووە بەڵام بەهۆی ئەو کێشەیە کە ئێستا هەیە کاتێک ڕووداوێک ڕوودەدا لە نێوەندی هەردوو لادا یەکتر تۆمەتبار دەکەن بۆی کە هەماهەنگیان نییە وەکو ئەوەی ئێستا هەیە لە داهاتووشدا پەیوەندەکانی تورکیا و یەکێتی ئەوروپا بنەمای سەرەکی کۆچبەران و پەنابەران دەبێت. دخوازم بزانم yani niha di pirsa penaberan de gora baveriya we sekna Avrupayê girêdayî penaberan hemberî penaberên Sûrî taybetî lê ew penaberên goş Tirkiye diçin û penaberên Ukraynî gelo wekê hevûdû bûye hûn çawa dibînin بەڵێ بەداخەوە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا لەو چوارچێوەی پرەنسیبە گشتیەکاندا هەموو بنەماکایان و بەهاکانیان خستوتە ژێر پێی خۆیان بۆ نمونە ئەو کۆچبەرانێکەوە موسڵمانن یاخود خەڵکی شووریان و خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن جیاوازیان هەیە لەگەڵ ئەوانەی کە لە ئۆکرایناوە دێن و لێرەدا فاکتەری دینی و ئاینی هەیە و جیاکاری دەکرێت لەم بارەیەوە لە بڕی ئەمەش بە تایبەتی یەکێک لە فاکتەرە هەرە گرنجەکان ئەوەیە کە ئۆکرانیا ئێستا لە نێو جەنگدایە لەلایەن وڵاتێکی دراوسێەوە ڕووبەڕووی داگیرکاری بۆتەوە و ئێستا بەرگری لە خۆی دەکات بۆیە کۆمەلگاکانی ڕۆژئاوا و ئەمریکا بە شێوەیەکی گشتی پشتگیری لە ئۆکرانیا دەکەن بۆیە لێرەدا کاتێک سەیری ڕووداوەکان دەکەین هەندێک جیاوازی هەیە لە ڕووی جوگرافیاشەوە ئۆکرانیا لە ئەوروپا نزیکە و لە ڕووی کەلتوریشەوە بە هەمان شێوە بۆیە کۆچبەرانی ئۆکرانی گەرمتر لەوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشوازیان لێکراوە کاتێک سەیری ڕووداوەکان دەکەین لە ساڵی 2015ەوە تا ئێستا لێشاوێکی زۆری کۆچبەران ڕوویان لە ئەوروپا کردووە ئێستا ئەم ژمارەیە کەمە بەڵام هەر بەردەوامە divê derbarê de birê çorabet dixwazim bizanim yani nihalê Tirkiyeyê bi taybet beramberî penaberên Sûrî helwestek tê nîşandin penaberên Sûrî yani wisa pê hest dikin ku hemberî wa tade nefret û yani cudakarî tê bikaranîn
هم برای پنابرین سوری لی ترکیه و حتی بزوری تین و گراندنا سوریه دوی درباره ده زانیاریان جی تجربه و گرز ور بگرم. Şimdi Avrupa ülkelerinde de olduğu gibi Türkiye'de وەک ئەوەی لە وڵاتانی ئەوروپادا هەیە کاتێک قۆناغی هەڵبژاردن دێتە پێشەوە و هەڵبژاردن نزیک دەبێتەوە لە ڕووی سیاسیەوە لایەنەکان هەڵدەستن بە یاریکردن لەبارەی کۆچبەرانەوە بۆ نمونە ئۆپۆزیسیۆنەکان واتە ئەو پارتەنێکە لە ئۆپۆزیسیۆندان هەمیشە بانگەوازی ئەوە دەکەن کە کۆچبەران دەگەڕێنەوە بۆ سووریا و ئەو ئارگومنتە بەکاردێنن ئەگەر بێت و ئەوان ببن بەدەسەڵات سەرجەم کۆچبەران دەگەڕێنەوە و لە تۆنی جیاواز ئەمە دووبارە دەکەنەوە هەندێک زاریش ئەم لێدوانانە دەبێتە هۆی سوکایەتیکردن واتە دەگاتە ئەو ئاستەی کە سوکایەتی بە کۆچبەران بکرێت ئەمەش لە ڕای گشتیدا لە وڵاتاندا بێگومان وەڵامی هەیە چونکە خەڵکیش ئەمەیان دەوێت و بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن ئەم لێدوانانە لە سیاستوانانەوە بەرەو کۆمەلگا شۆڕ دەبێتەوە هەندێک زار دەبێتە هۆی ئەوەی کە سوکایەتی بە کۆچبەرانیش بکرێت کاتێک هەڵبژاردنەکان بە شێوەیەکی گشتی بە جیاوازی کۆتایی پێهاتوو ئاک پارتی دووبارە توانی ببێ بەدەسەڵات ئێستا ئەم پرسە هەندێک دەتوانین بڵێن بەلاوە نراوە خۆراغێکی دیکە هەیە ئەویش هەڵبژاردننی شارەوانیەکانە خۆتان دەزانن لە تورکیا نزیک بۆتەوە و دەکرێت ئەمە دووبارە ببێ بە پرسێکی ڕۆژەف واتە دەکرێت فشارێکی گشتی سایکۆلۆژی بەسەر کۆچبەراندا ببێ بۆ نمونە کۆچبەران کاتێک لە شەقامەکاندا تێدەپڕن ڕوبەڕووی سوکایەتی دەبنەوە و ڕوبەڕووی لێدوانی نەفرەتی دەبینەوە و چارەسەری ئەمە سەختە هەندێک خەڵک بە تایبەتی کۆچبەران ئێستا دەیانەوێت بە شێوەیەکی خۆویستانە بگەڕێنەوە خۆتان دەزانن تورکیا و قەتەر ئێستا لە هەماهەنگیدان بۆ ئەوەی بتوانن شوێنی نیشتە جێبوون لە باکووری سووریا دروست بکەن بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی شیا و کۆچبەران بگەڕێننەوە هەرچەندە سنووردارکردنی کۆچبەران بۆ ئەوروپا و کۆچیان ئێستا سنووردار کراوە بۆیە بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم ئەو کۆچبەرانەی کەوە لە تورکیادا ئێستا هەن بارودۆخی ئابووریان سەختە لە هەمان کاتیشدا لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بارودۆخیان سەختە بە تایبەتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێستا دژایەتی بیانیان لە تورکیا دەستی پێکردەوە بە تایبەتی بەرامبەر بە کۆچبەران و زۆرجار سوکایەتیان پێدەکرێت پێویستە پارتە سیاسەکان لەم چوارچێوەیەدا هەندێک میانڕەو بن وەکی گوتە دیار کردی یعنی نها هەڵبژاردنین شارێداریان پێشیا تورکیە 2024 گەلوم مەسەلا پەنابەراندی وەکی کارتێکە سیاسی ژالیێ مخالەفەتی و حکوومەتێژی بەرامبەری هەبوو و وەرە بکارانین پێشبینیین تە چنە؟ بەداخەوە ئەمە بەکاردێنێت ئەمە وەکو کارتێک بەکاردێت ئەمە ڕاستیە ناتوانین خۆمان لەمە بدزینەوە پێویستە ئێمە بە شێوەیەکی چاڵاک دەنجی کۆچبەران بەلایانی پەیوەندیدار بگەێنین بۆ ئەوی بتوانن بە شێوەیەکی ئازادانە قسە بکەن و باز لە کێشەکانیان بکەن یەکێتی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی عەرەبی پێویستە هاریکاری پێویست بۆ کۆچبەران بنێرن بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی شیا و بژین هەر لەم چوارچێوەیەشدا لە تورکیا ئێستا خۆتان دەزانن قەیرانێکی گەورەی ئابووری هەیە هەڵاوسان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە کرێی خان و بەلایەک و بارودۆخی دارایی هاوڵاتیان بەلایەک ئەمە هەمویان کێشەیە ئێستا پێکدادانێک هەیە لە نێوان کرێنشین و خاوەن مڵک ئەمە هەمویان کێشەیە بۆ کۆچبەران و پرسەکە بە سیاسیش کراوە بێگومان حکوومەتی نوێی ئێستای تورکیا واتە حکوومەتی ئاک پارتی هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشەیە دەدات بۆ نمونە لە ئیستانبول شارێکی جیاوازی هەیە لە ئیستانبول بەرامبەر بە کۆچبەران بۆ نمونە تاوەکو 24 ئەیلول ئەو کۆچبەرانێکەوە تۆماریان لە وڵات لە پارێزگاکانی دیکەیە پێویستە بۆ ئەو پارێزگایانە بگەڕێنەوە و لە ئیستانبول نەمێننەوە لە بەرامبەر ئەمەدا کەس پرسیاری ئەوە ناکات کە بۆچی کۆچبەران دەچنە ئیستانبول و ئیزمیر و ئەنقەرە چونکە
ئەو پارێزگانەی کەوا تۆمار کراون لەوێن دەر هەڵی کار زۆر کەمە بارودۆخی ئابووری زۆر خراپ و سەختە بۆیە دێن ئەم پارێزگا گەورانە لە پێناو ئەوەی کارێک بدۆزنەوە لەم چوارچێوەیەدا لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردن ئەم سیاسەتە هەندێک تونتر دەبێت حکوومەت بە تایبەتی لە ئیستانبول و ئیزمیر و پارێزگا گەورەکان لە هەڵبژاردننی شارەوانیەکاندا ڕکابەرێتێکی زۆر تند لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆندا دەبێت چونکە دەسەڵات دەیەوێت ئەم شارەوانیانەی کەوا ئێستا لە دەست ئۆپۆزیسیۆنە دووبارە بۆ خۆی بگەڕێنرێتەوە لەم سۆنگەیشتەوە هەوڵی ئەوە دەدات کۆچبەران بگەڕێنێتەوە و کۆچبەران لە شارە گەورەکان دەربێنێت و ئەمەش بۆتە کاریگەریەکی کۆمەڵایەتی گەورە لە نێو کۆمەلگەی تورکیادا واتە ئەم ڕکابەریەی کە لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆندا هەیە کۆچبەران و پەنابەران گەورەترین زەرمەندی ئەم دوو ڕکابەرێتیان بله سپاس بوده متین چوراباتر جه انقره gelmem.